چارەخوازێکی بەڕێزی تر ئەپرسێت من یەک گورچی لەم هەیە و ئەوەی ترم بە نەخۆشی لا بردووە بەڵام ئەوەی ترم کەم ئێشێ ناتوانم عیلاج بەکاربێنم دەمارێکی پشت گورچی لەم زۆر ئێشێ ئەو گورچی لێم کە دەرم کردووە لای چەپمە دەرم کردووە بەڵام وا ساڵێک و 3 مانگە عملیاتی غودەشم کردووە و حەبی غودەش بەکاردێنم لە 150 دیارە حەبەکەی 5 میلیگرامیە ئەبێ هەردووچی هی غودەیە ئایا مەترسی بۆ گورچی لەم نییە ئەگەر ڕۆژێ نەیخۆم گیانم تێکە چێ و گیانم ئاوسێ دکتۆری غودەکەم ئەڵێ نابێ بیوەستێنی بەویشم وتووە ئەڵێ خراب نییە بەس هەستەکەم بین تەنگە نەفەسم دکتۆر ئەبێ چارم چی بێ بەڕێزم ئەوانەی کە یەک گورچی لێیان هەیە بە هەر هۆکارێک بە شێوەیەکی زگماکی یاخود بەنەشتەرگەری گورچیلەیەکیان لا بردووە ئەگەر گورچیلەکەی تریان کێشەی نەبێ بەردی نەبێ ئاوساوی نەبێ ژیانێکی ئاسایی خۆیان ئەتوانن بەڕێ بکەن بەنسبەت ئەمەی بەڕێزیشتەوە ئەتوانیت حەبی غودەکەت بخۆیت نەخێر کار ناکاتە سەر گورچیلەکەت بۆ تەنگە نەفەسیەکەشت کە باست کردووە باشترە پسپۆڕێکی هەناوی ئەم حاڵەتەی جەنابەت پشکنینت بۆ بکات.